بەداخەوەم ئێوارەیەش بە کۆچی دوایی یەکێک لە موزیسیانە گەنجولاوەکانی شاری سلێمانی و نێودنیای گۆرانی و موزیکی کوردی کریڤان سالار دەست پێ یەکەم کە لە دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کرد. دیارە کریڤانێکێکە لەو موزیسیانانەی کە لە زۆرێک لە بەرنامە تایبەت و دیارەکانی و دەستگای میدیایی کورساتە بوونی هەبوو بە دەست و پەنجەکەی توانیوێتی کا موزیکێکی جوان بۆ بەشێک لە هونەرمەندانی کورد بژانێت بەداخەوە بەناوی دەستگای میدیایی کورسات و بەرنامەی کورسات مەگەزینیشەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستی بنەماڵی ئەو هونەرمەنداکەین. هونەرمەندی لاوی بەتوانە کریڤان سالار کە یەکێک بوو لە موزیسیانە بەسەری قەودەزڕەنگینەکان و لە بەشێکی زۆر لە کاری هونەرمەندان و کۆنسرت و بەرنامە تەلەڤیزیۆنەکاندا بە تایبەتیش کەناڵی کورسات ڕۆڵێکی بەرچاوی هەبووە و جێدەستی دیار بووە ماڵئاوایی یەکجاری کرد. کریڤان سالار لەدایک بووی ساڵی 1994 بوو لە شەوی 27 لەسەر 28 مانگا لە تەمەنی 30 ساڵیدا بەهۆی نەخۆشیەوە بە یەکجاری ماڵئاوایی لە خانەوادە و هاوڕێیان و بنەماڵە و هونەرمەندەکەشی کرد.